بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. کتێبنما ناوی بەرنامەیەشی تازەیە لە کەناڵی ئاسمانی پێیام کە تێیدا لە هەر بەرنمەیەک هەریەک لە ناوەندی ڕێنوێن و سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری و ناوەندی هزری و ڕۆشنبیری خاڵ سپۆنسەری کۆمەڵێک لەو کتێبانە دەکەن کە لەلایەن ئەو ناوەندانەوە بڵاو کراونەتەوە تا لە ڕێگەی ئەم بەرنامەوە بەرنامەی کتێبنما تیشکیان بخرێتە سەر و بە خوێنەری کورد ئاشنا بکرێن. کتێبی 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمان لە بەردەستمانە. شازادەی وێڵز شازادەی شانشینی بریتانی لا یەکێک لە پێشەچەکانی ئەم کتێبەدا دەڵێت زۆر شادومانم بە بینینی سەرکەوتنی ئەو دەست پێشخەریەی ناو دەبرێت بە 1001 داهێنان کە گەلێک بابەتی زانستی و تەکنۆلۆجی و بەرەو پێشچوونی مرۆڤایەتی نیشان دەدات و دەخاتە ڕوو. شازادەکەی وێڵز دەژڵێت لە کاتێکدا ڕۆژ ئاوا ململانەی لەگەڵ لە سەردەمێکدا دەکرد کە پێی دەوترێت سەدە تاریکەکان هزری مەزن و گەشەسەندنی فەرهەنگی لە شارستانیەتی ئیسلامیدا لە سەدەی حەوتەمی زاینیەوە دەستی پێکردبوو و لە بەرەو پێشچووندا بوو. شازادەکەی وێڵز لە کۆتاییشدا نزا دەکات و دەڵێت دەپاڕێمەوە کە هەموو بەشەکانی 1001 داهێنان سروش بەخش بێت بۆنەوەی داهاتوو لە زانایان و مامۆستایان چ پیا و چشن چ موسڵمان و ناموسڵمان بۆ ئەوەی جیهانێکی باشتر بنیاد بنین. هەروەها ئادەم هارت داڤێز نووسەر و پێشکەشکاری بەرنامەی زانستی زنجیرەی ئەوەی پێشینان بۆیان کردین لە کەناڵی BBC لەبارەی ئەم کتێبەوە دەڵێت چەندین باسی تێدا لەبارەی ئەزمونە کردەیەکانەوە خۆزگەمەوەیە کە 50 ساڵ پێش ئێستا ئەم پەرتوکەمپە بووایە. پرۆفیسۆر سەلیم ئەلحەسەنی سەرۆکی دامەزراوەی زانستەکان و تەکنۆلۆجیا و شارستانیەتیش لە بەریتانیا لە بەرای ئەم کتێبەدا نووسیوێتی کە پرۆژەی 1001 داهێنان پیا هەڵدانی زۆری بەدەستهێناوە لەلایەن هۆکارەکانی ڕاگەیاندنی گشتی و تایبەت و هەواداران و کۆمەڵگەی زانستی و پەروەردەیی و ناوەندە ئەکادمیەکان. لە تازەترین بڵاوکراوەکانی ناوەندی ڕۆشنبیری و هزری خاڵ دیوانی شعری گەردانە پێکدێت لە کۆکراوەی شعرەکانی شاعری کورد وەرزێر حەمەسەلیم. کۆمەڵکوژی کورد لە جەنگی ئێران عێراقدا پێکدێت لە توێژینەوەیەکی مێژووی سیاسی عادل سدیق عەلی نووسیوێتی. فەرهەنگی قورئانی پیرۆز پێکدێت لە لێکدانەوەی وشە و دەستەواژەکانی قورئانی پیرۆز بە زمانی کوردی. مستەفای سەیدمینە نووسیوێتی. چاوەڕوانی بەرهەمی نوێ بن لە کتێبی خاڵ. سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە کەناڵی ئاسمانی پێیام. سڵاوتان لێبێت لە بەرنامەی کتێب نما وەک لە پێشەشی بەرنامەکە داگوتمان ئێمە لەم بەرنمەیەدا هەرجارەیە کتێبێک لەو کتێبانی کە یەکێ لەم سێ ناوەندە بڵاویان کردێتەوە دەخینە بەرباس و لێکۆڵینەوە لەگەڵ نووسەری کتێبەکە یاخود لەگەڵ ئەو بەڕێزەی هەستاوە بە وەرجێڕانی ئەم کتێبە. لێکەم بەرنامەی کتێب نمادا ئێمە کتێبی 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمانمان لەبەردەستە کە تێیدا لە ئامادەکردن و نووسینی بابەتەکانی ئەم کتێبە زیاتر لە 20 زانە کاریەکەیان لە بابەتێک لە بابەتە تەجریبیەکان پسپۆڕیان هەیە بەشداریان کردووە. هەڵبەت بەڕێوەبەری نووسینی ئەم کتێبە پرۆفیسۆر سەلیمە حەسەنیە و وەرجێڕی کتێبەکەش ئەندازیاری شارستانی بەڕێزکاگە جوتیار قارمان هەڵبەت لەگەڵمانە زۆر سوپاسی دەکەین بەر لەوەی بچمە لای کاگ جوتیار و کۆمەڵێ پرسیاری لێ بکەم لەبارەی ئەم کتێبە و ناوەڕۆژی ئەم کتێبە. دەمەوێت لەسەر کتێبەکە خۆم کەمێ قسە بکەم بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە بابەتە تەکنیکیەکان یا ڕواڵەتەکانی ئەم کتێبە. هەڵبەت وەکو گوتم ئەم کتێبە یا ناوی کتێبەکە 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمانە. ئەم کتێبە لەلایەن ناوەندی ڕێنوێن هەڵبەت بڵاو کراوەتەوە. وەکو ئاماژەشم پێیدا ئەوانەی بەشدارن لەم پەرتوکەدا بە بابەت زیاتر لە 20 زانان کە هەریەکیان لە بابەتی جیاوازدا پسپۆڕی هەیە. بە نمونە
دکتۆر ئیبراهیم شێخ لە بواری نیشتەرگەری، پرۆفیسۆر ئایدن سایلی لە ڕوانگەی گەردونیای ئیسلامیەکان، پرۆفیسۆر چارلز بێرند کاریگەری ئیسلام لەسەر ئەوروپا و هەروەها پرۆفیسۆر محەممەد ئەبتەوی زانست و فەلسەفە و ئەندازیاری گشتی و هەروەها پرۆفیسۆر جۆڵج سەلیبا لە زانستەکان و گەردون ناسی، هەڵبەت لیژنەیەکی ڕاوێژکاریش بەتەک ئەم بەڕێزانی کە بەشدارن لە نووسینی بابەت هەیە. ئەمەش هەروە دەکات کە بەهای کتێبەکە لە ڕووی زانستی و جارێشتریانی بەهایشی زۆر زۆر بەهێز بێت. چاپی یەکەمی ئەم کتێبە لە ساڵی 2017دا بووە، هەڵبەت بەر لەوەی بکرێ بە کوردی ئەم کتێبە لە ئینگلیزیەوە بۆ عەرەبی وەرجێڕاوە، هەروەها هەر لە ئینگلیزیشەوە بۆ زمانی فارسیش وەکو لە پێشێکی ئەم کتێبەدا ئاماژەی پێدراوە هەروە ژەردراوە. ئەم کتێبە لە ڕووی تەکنیکی چاپەوە ماندووبوونیشی زۆری پێوە دیارە، کتێبێکی جوانە. کتێبەکە لاپەڕەکانی لاپەڕی حەزەکەی نایلۆنیە و هەروەها کتێبێکە لە تایب و هەروەها لە وێنەشدا ڕەنگا و ڕەنگە، ئەمەش بۆ خۆی ینی چێژ و بەهجەیەشی زۆر بە خوێنەر دەدا لە کاتی هەڵدانەوەی لاپەڕەکان و خوێندنەوەی ئەو بابەتانەی کە لە ناو کتێبەکەدا هەیە. بەر لەوەی قسە بکەین لەسەر ناوڕۆکی ئەم کتێبە، قسە بکەین لەسەر بابەتەکانی ئەم کتێبە، دەمەوێت لەگەڵ ئەندازیاری شارستانی کاگە جوتیار قارەمان کە وەرجێڕی کتێبەکەی خۆی ئامادەیە هەندێک قسە بکەم لەسەر تەکنیکی ئەم کتێبە، لەسەر ڕواڵەتی کتێبەکە. هەڵبەت بەخێربێ زۆر سپاس دەکەم کە جوتیار بۆم دەرفەتا، زۆر سپاسانەکەین، زۆر سپاس. ئەم کتێبە بۆچی ئاوەها چاپ کراوە؟ وێنەیەکی زۆر و هەروەها تەنانەت تەمەن وێنەکان ڕەنگا و ڕەنگن، حتا لە تایپی نووسینەکانیشدا هەر ڕەنگا و ڕەنگی بەکارهێنراوە. ئەمە بۆ کاگە ڕاستیەکەی وەکۆڵە هەر ئیشێکی گەورە پێویستی بەوەش هەیە کە بە شێوازێکی گەورە و جوان پێشکەشی خەڵک بکرێت. ئایتر ئەو ئیشە هەرچیەک بێت ئێستا ئێمەشکەوەکو ئەو کتێبە چاپمان کردووە. ڕاستیەکەی کاتی خۆی کە ئەو کتێبە لە ساڵی 2006 چاپە بێت دەنگدانەوەیکی گەورەی لە ناوەندە ئەکادیمیەکانی عالەما دەبێت، بە تایبەتی لە ئەمریکا و بەریتانیایە. کتێبەکە خۆی بەو جۆرە ینی کە شێوازێکی تایبەتی هەیە هەر لە چاو کتێبەکانی تریش لە وڵاتانی دیکە. ئێمەش کاتێک کە دەستمان کرد بە وەرگێڕانی، یعنی خۆمان بۆ ئەو یەکلایی کردەوە کە هەوڵ بدەین شتێک بکەین جیاواز بێت لەو کتێبانەی کە لە ناو کووردا چاپ کراون. یعنی هەر هیچ نەبێت ئەگەر نەتوانین ڕێک دەقا و دەق وەکو ئینگلیزیەکە دەری بکەینەوە بتوانین یعنی وەکو کۆپیەکی ئەو وابێت. خۆشبەختانە ئەتوانم بڵێم یعنی پێم وابێ وەکو خۆی دەرمان کردوێتەوە، نەک ئەوەی وەکو بڵێ کۆپیەکیشی بێت، چونکە ئینگلیزیەکە بەرگی تەجلید نییە، ئەوەی ئێمە تەجلیدیشمان بۆ کردووە کە ئەوە واکات وەکو ئینگلیزە لە دیورەبڵیتی زیاتر بێت بمێنێت، توانای مانەوەی کتێبەکە بۆ چەندین ساڵ زیاتر بێت. دوای ئەوە لەوەی لە ڕووی بڵێن ملەوانی کتێبەکەەوە، کتێب هەتا ملەوەنتر بێت لە ڕووی دەرونیەوە، کاریگەری زیاتری لەسەر خوێنەرە بێت، زیاتر بابەتەکانی ناوی بیرەمێنێتەوە. یعنی ئێستا تۆ بۆن مەگەر کتێبێک بخوێنیتەوە بەس دێڕەکانی تێدا بێت، شتێکی وا سەرنجی تۆ مەگەر ڕووداوێکی زۆر زۆر کاریگەر سەرنجی تۆ ڕابکێشێت کە لە یادگتە بمێنێتەوە. شتیشیە ڕەنگیانی ئەمەش هەر خزمەتی خوێنەر بکەوەی کە هەندێ بابەتی ناو کتێبەکە یان هەندێک داهێنان هەیە گەروێنەی لەگەڵدانە بێ زۆر ڕۆژ هەیە. ینی ئێستا یەکێک لە وێنەکان چین بۆ نمونە دەستنووسە کۆنەکانن یا ئەو وێنە هێڵکاریانن کە زانایان بۆ داهێنانەکانی خۆیانیان کێشاوە، ئەمانە بایەخی زانستیان هەیە. یعنی ئێستا ئێمە بۆ نمە لە زۆربەی مۆزەخانەکانی جیهانە بە تایبەتی لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و ئەوانە ئەوەی زۆر زۆر کاریگەری هەیە دەستنووسەکانن. لەم کتێبەدا هەوڵدراوە دەستنووسی زانایان یعنی وەکو بەڵگەنامەیەک پیشان بدرێت کە پێت ئەڵێک بۆ ئەمە فڵان بابەتە ئێمە هێناومانە، ڕەنگە تۆ بڵێ ئەیکوا بۆمە سەرچاوەکەی ئەو جگە لەوەی کە بۆ ئاماژە بە سەرچاوەکە وەکو نووسین ئاماژە بە لاپەڕی کتێبەکەش دەکات، دەستخەتی زاناکە پیشان دەدات. شتێکی جوانە، شتێکی جوانە، دەستان خۆش بیاخوا. زۆر چاکە. ئێوە ئەم کتێبەتان لە کام زمانەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی؟ لە زمانە ئەسڵیەکە کە ئینگلیزیە
یاخود لە زمانی دووەم بۆ سەر زمانی کوردی کە دەکاتە زمانی سێم لەو حاڵەتەدا بەتەکیت خۆی شتێکەیە لەبارەی وەرگێڕانەوە عادەتەن بۆمە ئەوانەی کە لە بواری هەرمونەتیکای وەرگێڕانەوەوانەی ئیشەکەنەڵێن هەموو کتێبێکتەنان نووسینەکەش وەرگێڕانە یعنی وەرگێڕانی ئەو بینین و ئەو شتانی کە لە فکرایە کە زۆر جار هەنجاری وایە بۆ منە ئەڵێ گۆرانەڵێ هەرچیەکەمەوەی کە لە ناو مێشکمایە ناخرێتە ناو قاڵبی هەڵبەستم زۆر جار ئەو نووسەرە دامێنێ بە دیارە ئەوەی کە ئایا ئەم نووسینەی چۆن بنووسێت لێوێش ئەجاروای کاڵ و کورتی ڕوو ئەدات دوای ئەوەی کە یعنی ئێمە ئێستا وەرگێڕانەمان کردووە لە زمانی یەکەمەوە کردومانە کە ئینگلیزیە بۆ زمانی کوردی خۆی عادەتەن ئەگەر بەو قیاسە فەلسەفی زمان بێت هێشتا هەرە بێتەوە بە شێوازی سیێمی وەرگێڕان چونکە وەرگێڕانێک ئەوەی کە لە فکرەوە ئەکرێت بنووسین دوای ئەوە کە بۆن لە زمانێکی ترەوە ئێتە ناو زمانێکی تر ئەوە وەرگێڕانی دووەم لە لای خەڵک باوە بەڵام لە شێوازە ئەکادیمیەکەی پێ وترێتەوە وەرگێڕانی سێم زۆر چاکە ئەم کتێبە پڕ لە زاراوەی زانستی باشە ئەوانەی ئیشی وەرگێڕانیان کردووە دەزانن تێدەگەن کە وەرگێڕ یەکێک لەو گرفتانەی کە ڕووبەڕووی دەبێتەوە لە کاتی وەرگێڕان ئەو مستەڵەحە زانستیانەیە کە ینی لە دەرەوەی زمانەکەی خۆی دواتر دەبێت وەریامگێڕ بۆ سەر زمانی کوردی تووشی گرفتنەوەی وڵی ڕاستیەکەی یەکێک لە گرفتە زۆرەکان کە یعنی وەکو ئەڵێ بوو بە تەگەرەی سەر ڕێگام ئەو زاراوە زانستیانە بوون ڕاستیەکەی زمانی کوردی دەوڵەمەندە بەڵام لە زانستانە یعنی زانست عادەتەن شتێکی سەردەمی و کۆڵێ ئەبدەیتی هەیە بە بەردەوامی کەلیماتەکان گۆڕانکاریان بەسەردادێ لەم میش بۆن من جاریوە هەبوو بە تایبەتی لە زاراوە گەردون ناسیەکان ڕۆژی وە هەبوو ئەتوانم بڵێن بەدەست یەک زاراوە تەواوی ڕۆژەکەم خەریکی ئەوە بووم چونکە هەرچیم کردووە لە ناو کتێبە ئەو کتێبانی کە فیزیایی بوونەوانی تایبەت بوون بە زاراوە سازیوانە لەناو هیچیانان نەبووە چون بەسەریدا زاڵ بوو ینی ئیتر بۆن من جاریوە هەبوو ئەو بابەتە بڵێن گردردونی بوو من ئەچوم لە یوتیوب سەیری بابەتەکەمە کرد ئیتر شتێک کۆڵی لە مێشکما دروستە بوو جاریوە هەبوو هەوڵمەیە باسی زاراوەکە وەکو شەرحێک بنووسم یان کەلیمەیەکم بۆ دروستە بوو بەس بۆ ئەوی کۆڵێ خوێنەری کورد بەرچاو ڕۆشنی بێت هەوڵت داوای ئیبداعکەی خۆش ئەو شتم کردو بە چیش کردومە یعنی من ماوەیەکی زۆر لەگەڵ مامۆسای پایەبەرز مەسعود محەممەد خەریک بووم مەسعود محەممەد کتێبێکی تایبەتی هەیە بەناوی زاراوە سازی پێوانە لێ باسیەوە کات کە چۆن ئێمە توانین لە ناو زمانی ینی ئەسڵی و ڕەسەنی کوردی خۆمانە هەوڵ بدەین زاراوە بۆ دەستەواژە تازەکانی سەردەم دروست بکەین زۆر جار پەنام بۆ ئەو بردو بەڵام ئەوی شار ئەوەی لە دەست هاتووە زۆر شتا بووە تایان نەبووە بەڵامیتر ئەوەی کە بۆمە زانی بێتم خۆم کردبێتم لە بەرەوەی ڕخنەی ئەوە نەگیردرێ بڵێن ئەمە هەر شتێکی کاڵ و کرچە من زاراوە عەرەبیەکەم داناوتەوە ئینگلیزیەکەشم داناوتەوە ئیتر ئەگەر پێکا بێتم ئەوە باشە گەرنیشم پێکات بێت ناڵێم کۆڵێ ئەم هەربێ ئەمەی من بێت و نابێت بگۆڕێ بەس بۆ ئەوەی ئینسانێک کە یخوێنێتەوە بەرچاو ڕۆشنیەکی هەبێت کە بزانێت ئەمە لە بەرامبەر فڵانی ئینگلیزیایە هەوڵیش دەین وەکوڵێ هەر کەسێک بزانێت کە زاراوەیەک هەیە زۆر دقا و دقە بەرامبەر بەوە ئێمە بۆ چاپەکانتر ئەتوانین بیگۆڕین و سپاسیشی زۆر چاکە من لە پێشەچی ئەم بەرنامەیەدا قسەم لەسەر ئەوە کرد کە زیاتر لە 20 لە زانەکە هەریەکان لە بوارێدا پسپۆرە بەشدارن لە ینی ئامادەکردنی ئەم کتێبە هەموو ئەوانی کە بەشدارن لە ئامادەکردنی ئەم کتێبە ببابەت یاوەکو ڕاوێژکار ئایا موسڵمانن ڕاستیەکەی نەخێر یعنی هەر لە کۆڵێ لە ئەمریکاوەتایەتی تا سین زانایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێدایە موسڵمان و مەسیحی و تەنانەت تێشیدایە بڵێن هیچ ئاینێکی نییە بە هەر هەمویانەوە ئەوانەی کە بۆمە خەمی مرۆڤایەتی و شارستانێت و زانستیان هەیە تێدا بەشدارن زۆر چاکە بەڵێ بینەران دوای ناوبڕێژی کورد دەگەڕێنەوەلاتەن لە تازەترین بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری شارستانێتی ئیسلامی هۆیەکانی داڕمان و پێویستی بۆ چاکسازی لێکۆڵینەوەی مێژوویی ئاینی سیاسی دکتۆر محەممەد عومەر شابرا نووسیوێتی و دکتۆر هێرش محەممەد ئەمین لە زمانی عەرەبیەوە وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی پەیوەندەکانی نێوان دای باب و منداڵ ڕێبەرەکە بۆ پەروەردەکردنی منداڵان لە نووسینی دکتۆر هیشام تاالب دکتۆر عەبدولحەمید ئەبوو سولەیمان دکتۆر عومەر تاالب وەرگێڕانی دکتۆرە بێخاڵ لەتیف محیەدین زانا محمود حەسەن ئازاد عەلی محەممەد بەردەوام بەرهەمی نوێ لە سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێت
لە بەرنامەی کتێبنما بە ئامادەبوونی وەرجێڕی کتێبی 1001 داهێنان لە کەلەپوری زانانی موسڵمان ئەندازیاری شارستانی کاگە جوتیار قارەمان قسە دەکەین لەسەر ئەم کتێبە بەر لە ناوبڕەکە هەوڵماندا کەمێک قسە بکەین لەسەر بوارە تەکنیکی و هەروەها ڕواڵەتەکانی ئەم کتێبە ئێستا هەر لەگەڵ بەڕێزیان درێژە دەدەین بە قسە بەڵام ئەم جارە دەچێنە ناو توێ و ناوەڕۆژی ئەم کتێبە بالۆ دەست پێ بکەم کاگە جوتیار بۆچی ئەم کتێبەت هەڵبشار بۆ هەڵبشارت بۆ وەرشێڕان ڕاستیەکەی ئێمە کە وەختی خۆی لە مەکتەب ئەمان خوێند بۆ نمونە من خۆم بەشی زانستیم کە تەواو کردو و دوای وەشکە هەندەسەم تەواو کردو زۆر جار کە بابەتە زانستیەکان ئەخوێنیتەوە هەمیشە کورتەیەکی مێژووییان هەیە لەو کورتە مێژوویە بۆ نمونە باس دەکرێت فیساگۆرس لە بواری هەندەسە و سێگۆشەکاریە فڵان شتی وت دوایی ئەبینی بازێکی 1000 ساڵە دەدرێ لە پێش زین بۆ نمونە 200 پێش زین 150 پێش زین یا 400 پێش زین بۆ سەدەی 15 و 16 و ئەوان وەکو ئەوەی لەو نێوانەدا فەراغێکە بێت وەک بڵێ بازێکی زۆر گەورە هەیە بە ئینگلیزی وەکڵە گاپێک یعنی کەلێنێکی زۆر گەورە هیچ ڕووی نەدابێتیدا وەک بڵێ تر مرۆڤایەتی هەمووی چاوەڕوانی ئەوە بێت سەدەی 15 و 16 بێت تا زانایانی ئەو سەدەیە شتێک بکەن ئیتر لەو زەمانەتەوە هەستوی هیچ ڕووی نەیەوە ئیتر ئەمە زۆر جار پرسیارێک بوو لەلای من پێشتریش لە ئامادەی مامۆستایەکم هەبوو زۆر جار ئەو مامۆستای فیزیا بوو مامۆستا محەممەد باسی ئەوەیە کرد کە شتێکی لەو بابەتە هەیە بەڵام ئەویش وەک بڵێ زانیاریکی زۆری وای نەبوو تا ئەوەی کە من هەر زۆر حەزم لەو بابەتان ناکرد چەند کتێبی زۆر گەڕام لە ئاخیریەکەی وڵێ ئەمەم بینی کە تایبەت بوو بۆ یعنی ئەوانی تر بۆ کە مێژووی علمیان نووسی بوو بۆ من لە شوێنێکە باسی سووری خوێن کراوە یعنی بەس تەنهاوەی نووسراوە گالینۆس یەکسەر بازێکی گەورە دراوە و ئەبینی ئەگەر زۆر بە کورتی باسێکی ئیبن نەفیس کرابێت یەکسەر هاتوو بۆ ساڵی سەدەی 17 و 18 بەدواوە لە پراوێزا ئەگەر ئاماژەیە ئەگەر لە پراوێزدا یعنی ئەگەر ئاماژەش کرابێت زۆر لە پراوێزا بوو بەڵام ئەتوانین بڵێن ئێمە نووسەر هەن کە زۆر بە جددی کاریان لەسەر ئەوە کردووە کە بابەتە ئیسلامیەکان پیشان بدەن بەڵام ڕاگەیاندن کارەکان ینی ڕاگەاندنی جیهانی یارمەتی دەرنین بۆی ئەو شتانە دەرکەوێت زۆر چاک ئەم کتێبە لە کوێدا خزمەت بە خوێنەر دەکا کە پێی بڵێ ئەم فراغی کە ئێمە لە مەناهیجی تعلیمی بەداخەوە دەیخوێنی کە وەکو فراغ دێتە پێش چاو لە ڕاستیدا فراغ نییە و پڕە لە داهێنان پڕە لە شتی جوان لەو ڕوانگەی کە بۆ منە زۆر جار ئەوترێت یعنی بە سوکایەتی یا بە تەوسەوە بە موسڵمانان دوایش بە گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست هەمووی کە ئێوە لە بنیادنانی ئەم شارستانیەتی کە ئێستا هەیە ڕۆڵتان نییە کاتێک ئەو کتێبە ئەخوێنیتەوە ئەبینی بۆ نمونە گەورەترین کاریگەری بۆ نمونە هەر ئەو تەکنەلۆژیایی کە لە ئێستایا هەیە بۆ نمونە سیستمی دیجیتاڵی ئەوانە هەر هەمووی یعنی ئەتوانین بڵێن بناغەدانەرەکانیان بیرۆکەکانیان و بناغەدانەری زانستەکان بە تایبەتی بۆ نمونە ئێمە لۆگاریتم کە یەکێکە لەو شتە زۆر گرنگانەی لە هەموو بوارێکی تەکنۆلۆژیا کاری پێکرێت خەواریزمی بناغەدانەری زانستی لۆگاریتمە یعنی کە خەواریزمی لە سەدەکانی ناوەڕاستا ژیاوە ئەو سەدانی کە بوون ئەوروپایەکان خۆیان پێڵێن سەدەی تاریک بوو لە سەرانسەری ینی جیهانە لەبەر چییە یعنی ئەوان زۆرێکیان نەیانێ دان بۆ ڕاستیا بنێن نە ڕاستە سەدەی تاریک بوو بەس لە لای ئێمە لەوێ بۆ من لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەم کتێبە وەڵامی ئەوە دەداتەوە ئەو کتێبە و بەرچاوڕۆشنیە ئەو وەڵامەیە بۆ ئەوانەی کە پیان وایە گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و مسلمانان ئەوش بەسەکە بەشێک لەو بەڕێزانی کە بەشدارن بە بابەت لە ئەم کتێبەدا مسلمان نین ئەمەش بۆ خۆی شاهیدیەکە لەسەرەوەی کە ئەو جەه نەزەرە بە قووەت دەکا کە لە خۆرهەڵات بە تایبەتیش لە جیهانی ئیسلامی لە ڕاستیدا ئەمان لە تاریش و لە فەراغدا نەشیاون بەڵکو لەسەر ئەو سەردەمی کە سەردەمی تاریک بۆ وەکو خۆت گوتن لە ئەوروپا لای ئەوان سەردەمی ڕووناچی و سەردەمی زێڕین بووە ئێستا بە پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەین ئەم کتێبە لە چی پێک دێ بەشەکانی چین بەڵکو کتێبەکە بەدەستەوە بگری و ئیتر کتێبەکە ڕاستەکەی لە حەوت بەش پێکهاتووە ئەم بابەتانەش ینی ئەو حەوت بەشی کە دیاری کراوە ئەو بەشانن کە بۆ لە ژیانی مرۆیی کاریگەریان هەیە بۆ نمە یەکەم شت لە ژیانی ئینسانە کاریگەری هەیە ناو ماڵە یعنی تۆ عادەتەن لەو ماڵەیە کە ئەژیت وەکو قەڵەمڕێوێکی تۆ وایە بە ئازادی و وەکۆڵێ بە هەموو ویستی خۆت هەڵسوکەوتی تیاکەیت مسلمانان چ کاریگەریکان هەبووە لەوەی کە ئینسان لە ماڵەکەی خۆیان
زۆر زۆر ئاسوودە بژی لیا باسی ئەو بابەتانەمان بۆکە دوای ئەوە بۆ ئێتە سەرباسیەوەی کە ئینسان دوای ناوماڵ عادەتەن ئینسان پێویستی بە وەکۆڵە بیرکردنەوە و جۆرەشتانەیە بۆی توانای فکری و هێزریەکانی بەهێز بکات لەوێ ئێت بەشی دوم باسی خوێندنگاکات خوێندنگا چ کاریگەریکی هەیە لە ژیانی مرۆیە دوای ئەوە چۆن مسلمانان و زانایانی ڕۆژەڵاتی ناوەڕاست گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە خوێندنگایەوە چۆنین گرنگی قوتابخانە و زانکۆکانیان لەلا هەبووە دوای ئەوە ئێتە سەر باسی ئەوەی ئینسان کۆڵێ کە لە ڕووی هێزری و ماڵەوەشی دابین بوو زۆر جار تووشی نەخۆشی تەندروستیە بێت مسلمانان چیان کردو بۆی مرۆڤەکان لە بواری پزیشکی هەوڵی زۆریانیا بۆی کە ئەو تەندروستیش وەکۆڵێ بهێڵنەوە و ئینسان بە دوور بێت لە نەخۆشی و دەردە جۆرا و جۆرەکان ئەو بەشی سێم باسی بۆ نەخۆشخانەکانەکات دوای ئەوەی یەک لەو بەشانەی کە ئێتە سەرباسکردنی بەشی بڵین شارە ئینسان کە لە کۆمەلگایەکە ئەژیت پێویستی بە ڕێخستن و تەنزیمات هەیە ئەو ئەندازیار و ئەو کەسانی کە خەبیر و شارەزا بوون لەوەی کە شار چۆن بێت مرۆڤ ئاسوودە بێت ئێستا ئێمە بۆنمە گیرمان بەدەستەوە خواردووە شەقامەکان تەسکن ناو بازارەکان قەرەباڵغن لەو زمانە بیر لەوە کراوەوە ئێمە چۆن وا بکەین ئەم شارە خەڵکی تایە ئاسوودە بن ناو بازار بە جۆرێک بێت هەموو پیشەوەرەکان تایە بە ئاسوودەیی ئیشەکانیان بکەن و کاڵاکانیان ساغ بکەنەوە تایدا خەڵک کە ئەچێتە بازار بە ئاسانی شوێنەکان بناسێتەوە هەمووی تێکەڵ نەبن بەسەرێکە ئەمە بۆنمە فڵان دوکانە ئەوەی پاڵی دوکانێکی ڕێک پێچەوانەی ئەو بێت شوێنی تایبەتیان بۆ دیاری کراوە ئەوە یەکێک لە بەشەکانی بۆنمەتری کتێبەکەی کە بەشی ناوشارە بەشێکی تریان بڵین جیهان ئینسان کە لەو گەردون و لەو جیهانە ئەژی چۆن تێڕوانینی چییە بۆی و هەوڵی یاوەلی تێبگات لەبەرەوە کە هەوڵی یاوەلی تێک بگات زۆر ینی گەڕاوە بە دوایە بۆ نمونە گەڕاون شوێنی تازە بدۆزنەوە هەوڵیانیاوە گەلەوەی کە شوێنی تازەش بدۆزنەوە ئاسانکاری بۆ خەڵکی تر بکەن دوایی کە ئەوانش بە ئاسانی بگەنە ئەو شوێنانەوە کۆڵێ لایەنەکانی گەشت و گوزار بۆ خەڵکی فراهەم بکەن بە نووسینی کتێبی گەشتیاری بوو بێت کە لەو زمانە ینی وەکو ڕێبەریەک گەشتیارەکانی ئەم سەردەمەوە بوون چ بە نووسین و کێشانی نەخشە بوو بێت یا دۆزینەوەی ڕێگەی تازە دۆزینەوەی ڕێگەی تازە و ئەو شتانەش زۆر کاریگەری هەبوو کە بۆ منە هەستیان کردو شوێن هەیە سەلامەتترە لێرەوە هاتشۆکەی بۆ لە نێوان دوو وڵاتە لە ناو دەریاش بڵێ زۆر چاکە بەشەکانی تری بەشێکی ترمان هەیە گەردونە لە زەویش دەرچوون بیریانەوە چۆن ئێمە لە گەردون چ کاریگەریکی هەیە لەسەر بۆنمە خودی هەزارەکانی تر چ کاریگەریکیان هەیە لەسەر زەوی زانایانی بۆن من ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی من کە ئێستا بۆنمە ئەڵێم ڕۆژەڵاتی ناوەڕاست ینی تێڕوانینی بینەران و بیسەران بۆ ئەوە نەڕەوە کە تەنها وەکۆڵێ ئەم وڵاتە عەرەبیانە و ئێران تقریبەن لەو زمانە قەڵم ڕەوی شارستانەتی ئیسلامی تا نزیکی تاجیکستانوانە ڕۆشتووە لەو سەریش تا نزیکی ئیسپانیا ڕۆشتووەمان پێی لە جیهانی ئیسلامی لە جیهانی ئیسلامی بەڵێ لەوێ ئەوان زۆریان هەوڵداوە لە هەسارەکانی تر تێبگەن دوای ئەوەش کە لە هەسارەکانی تر تێبگەن هەوڵیان ناوە کە بۆنمە بە ئاسمانە بتوانن گەشت بکەن داهێنان بکەن لەبەر ئەوە یعنی ئەبینی ئەم کتێبە هەموو ئەو زۆر باشە ژیانی مرۆڤ پێویست 1001 داهێنان ئێستا ئێمە لەو کتێبەدا کە لە دووتوێی 370 پەردایە لە بەردەم 1001 داهێنانداین ناتوانین باس لە 1001 داهێنانەکە بۆ بینەر بکەین لە ئەسڵدا ئیشی خوێنەر خۆیەتی کە مهتەم بێ بەوە بەڵام تێگەیشتنیش هەیە ڕاستی بکەینەوە خۆی ڕاستە ناوی کتێبەکە 1001 داهێنانە بەڵام ئەگەر سەرژمێریەک بکەی زۆر زیاترە لە 1001 بەڵام ئەم بۆچی ئەم ناونیشانە هەڵبژێردراوە لە کللتوری کۆنینەی ئەوروپاییە 1001 بە مانای زۆر زۆر مەزنێت یعنی کاتێک کەوترێت ئێستا بۆ نمونە تۆ لەو سەرجادەیە شتێک ڕوو بدات نەفرێک بێتەوە وڵی 100 نەفەری لێبوو هەزاری لێبوو هەن لای خۆمان ئێوەشتەکە زۆر زۆر گەورە ئەگەردان زیاترە ئەگینا ئەمیش تقریبا زیاترە بەس ئەم ناونیشانەکە ئەوەیە کە یعنی شتێکی مەزن
زۆر باشە کەواتە ئێستا ئێمە ناتوانین 1001 داهێنان لێرە بۆ بینەر ڕوونکەینەوە لە ئەسڵدا ئیشی خوێنەر خۆیەتی وانی محتەمن بەوەی کە لە ڕابردوودا لە جیانی ئیسلامی چوڕیداوە بەڵام دەشێ باس لە هەندێک لەو نەموزەجە هەرە دیار و ینی دەگمەنانە بکەین بۆ بینەر ینی ئەگەر بەڕێزت یەکێک لەو شتانی کە زۆر سەرنجڕاکێشە و لە ژیانی ئێستێشمانە زۆر کاریگەری هەیە و ینی دەنگ و باسی زۆربەی ناوەندە ڕاگەاندنەکان و زانستیەکانە بابەتی ڕۆبۆت مسلمانان ینی یەکێک لەو شتانی کە من لەم کتێبا زۆر دڵم پێی خۆش بوو بابەتی کە گەشتمە سەر بابەتی ڕۆبۆت ئەوەی کە لێرە بۆنمە باسی بابەتەکانی جەزەریە ئەم زانایە لە ئەسڵا کوردە خەڵکی دیار بکرا شاری ئامد بڵێ ئەم پیاوە دەستێکی باڵای هەبوو لە دروستکردنی ڕۆبۆت بەس ئێمە ئێستا ینی بیر لەوە نەکەینەوە تۆ ڕۆبۆتێکی ئۆتۆماتیکی و دیجیتاڵی ئەم زمانە ئەبین کە بەکارەبایش بکە بڵێ کە بەکارەبای شکات بەڵام وەکو دایکی نەوەی یەکەمی ڕۆبۆتە فکرەی دروستکردنی ڕۆبۆتە یەکێک لەو شتانی کە زۆر ینی جێی سەرنجە ئەوەیە ئەڵێ ئامێرێکی دروست کرد بوو کە ئێمە ئێستا لەم زمانە پێوترێ ڕۆبۆت لە شێوەی تاوسا بوو بۆ دەستنوێژگرتن ئەمە تەنکێکی لە ناوە بوو کاتێک کە دەست ئەخستە بەردەمی وەکو چۆن ئەو بەلوعانەی ئێستا حاسم دەسەخێتە بەردەمی ئاو دێت ئەڵە تاوسەکە سەری لارە کردەوە ئاو لە دەمیەوە هاتە دەر تۆ مشتی پڕا کرد ئەوەندە ئاوی لێ هاو کە مشتێ پڕ بکات دەموچاوت پێ دەشوارد هەندیسان دەست خستە بەردەمی سەری دانەوەندەوە و جارێک جا ئەڵێ دوای ئەوە وەکو چۆن لە ڤێرژنی تازەی دروست کرد ئەم جارە جەزەری هاو جۆرەتری دروست کرد دوای ئەوەی کە دەستنوێژەکەتە گرت خاولیشی پێ بوو خاولەکەی ئەدایتێ بۆی دەموچاو و دەست وشکەیتەوە ئەمە یەکێکە لەو داهێنانانەی ینی ئێمە توانین بڵین دایکی ڕۆبۆتی یەکەمی بوون زۆر باشە دوو هەمیان کامێرایە کە ئێستا بۆ منە بووە بە تەسویر و بە ئیتر هەموو جۆرەکانی کامێرا لە ئێستا هەمومان ینی کامێرامان هەیە چ بگابەوەی لە مۆبایلەکە بێ یان لە کامێرایەکی زۆر فول HD 4Kش بێت یەکەم کەس ئیبن هەیسەمە کە لە قاهیرە بێت بیر لەوە کاتەوە کە چۆن ینی بتوانرێت بۆ کۆڵێ ئەو وێنەی کە لە دەرەوەیە بتوانرێت لەسەر ڕوویەکی تر تۆمار بکرێت هەتا دەگوترێت فکرەی سینەماش لەوە ینی سینەماش هەر بۆ جۆرەیە هی بن هەیسەم دیقەتی ئەوە هەیەات کونێکی تەسک کە ڕووناکی لەو دیوپێە تێپەڕ ببێت ئەو ڕووناکیە ڕسمەکەی دیوی دەرەوە دەهێنێتەوە ناوە بەس بە شێوەیەکی هەڵگەڕاوە یعنی ئێستا گەر ئێمە سەیری چاوی و ئەو کۆڵێ هاوێنکۆکانی کامێرا بکەین ئەبینین بەو جۆرەیە ینی کە ڕسمەکە وەرەگرێت هەڵی ئەگێڕێتەوە دوایی هاوێنکۆیەکی عکسکەرەوە هەیە پێچوانەکەرەوە هەیە کە هەمدیسان ئەویش بە گۆشەیەکی تر هەڵی گێڕێتەوە بۆی وێنەکە و خۆی پیشان بدرێتەوە یعنی ئیبن هەیسەم زیرۆکەکەی ئەو یەکەم کەس بووە کە کامێرەی داهێنا زۆر چاکە لەبەرەوەی کاتم کەم لە بەردەستداماوە کە بە خێرایی پرسیاری لەسەر ئەوە بکەین لە ڕابردوودا لە مێژوودا مێژوو چیمان پێ دەڵێ لە هەمبەر ئەم داهێنانن مامەڵەی غیرە موسڵمان لەگەڵ ئەم داهێنانە نامسڵمانەکان لەگەڵ داهێنانەکان بەتایبەتی ئەوروپایەکان بەتایبەتی دوو جۆر مامەڵەیان هەبووە جۆرێکیان هەبوون زۆر وەکۆڵە کینە لە دڵ بوون کینە لە دڵیەکەشیان زیاتر بەرامبەر بە ئاینەکە بووە لەبەرەوە هەوڵیانیاوە هیچ جوانێکی ئەو ئاینە نەگاتە ئەوروپا و بیشارنەوە یەکێک لەوانە ڕۆجەر بیکن بووە ڕۆجەر بیکن لە دوو بوارە زۆر بەناوبانگە یەکێک لەو بوارانەی پێوتر بواری بینایی کە چێتەوە سەر بابەتی کامێرا و ئەوانە بوارێکی تریشان بواری فڕین ئەم ڕۆجەر بیکن کاتێک کە ئەگەڕێتەوە بۆ ئەوروپا خۆی لە ئیسپانیا لە شاری تۆلیدۆ ئەخوێنێت لەناو مسلمانان ئەخوێنێت زانست ینی زانستەکان وەرەگرێت ئەو شارەی کە عەباسی کوڕی فرناسی تیا ژیاوە لەوێ کە ئەگەڕێتەوە بۆ بەریتانیا ئیتر زۆر شتی زانستیانە ئەڵێت خەڵک سەریان سوڕەمێنێت مسلمانان فێر بوو لەناو مسلمانان فێربوو مامۆستاکانیشی ئەڵێ مەغریبیەکانی ئیسپانیا ئیسپانیا بوو کە ئەگەڕێتەوە بۆ بەریتانیا پرسیاری لەگەن تۆ شتانە چۆن فێر بووی ئیتر نایڵێ بەڵام دوایی وەکۆڵێ لە ئاخر جاریە کە زۆر اعتراف کاڵێ ئیتر من ئەو کەسانە خۆیانم بینیوە بەس هەر نایڵە کێبوون و لە لای کێ فێریان بۆ بەتایبەتی لە بواری بڵێن فڕین کە بەڕاستی وەکۆڵێ ئێستاکێ زۆر غەدرێکی زۆرەکرێت لە عەباسی کوڕی فرناس کە وەکۆڵێ فڕین یەکسەر لە ڕۆجەر بیکن ئیجابی بوو هەڵبەت ئەوانەی کە نائیجابی بوون یعنی سلبی بیریان کردو ئەوانەیشی کە ئیجابی بوون ڕۆڵی زۆریان هەبووە یعنی بۆ نمونە پاشای نۆرماندیەکان بە تایبەتی زانایانی موسڵمانی بان کردووە بۆ شانشینەکەی خۆی کە لە ئیتاڵیا کات لەوێ زانستەکان بڵێنەوە پارەی تایبەتی پیاون کە بۆ ئەو
شێوازی تەلارسازی ئیسلامیانە ئێستا زۆر باشە بگەێنە وڵاتەکە زۆر باشە بە ئەمە دوا پرسیار بێت لە بەڕێزت ئێستا بمانەوە نەمانەوێت جیهانی ئیسلامی لە خوربەتێکدا دەژی و لەناو ناومێدێکدا دەژی لەوەی کە پەیوەندی هەیە بۆ پێشکەوتن و بەرەو پێشچوونە حەزاری و تەکنەلۆجیی کە هەیە ئەم کتێبە ینی چۆن بەشداری دەکات لە سەر لە نوێ ئومێد بەخشینەوە بە جیهانی ئیسلامی لەوەی کە ئەمانش دەتوانن ینی مساهمەیان هەبێت لە سەر لە نوێ ینی بەشداریکردن لە دروستکردنەوەی شارستانیت بەتایبەتیکە لە ڕابردوودا خۆیان ینی بناخدانەری شارستانیت بوون لە قۆناغی لە قۆناغەکە ئەم کتێبە بەو جۆرە ئەتوانێت کە بۆ کەسێک ئیخوێنێتەوە بۆی دەربکەوێت کە ئێمە هەمومان مرۆڤین یعنی هیچ کامێکمان و کۆڵێ پرۆگرامەکەمان لە دەریوی خۆمان بۆ دانەبەزێنراوە هەمومان هەمان شتمان پێ تەنها پێویستمان بۆیە بیر بکەینەوە هەوڵ بدەین و تێبکۆشین بە دوایە بگەڕین ئەومان پێڵێت کۆڵە بەرچاوڕۆنی کە زانایانی ئێمە زۆر تێکۆشەر بوون زۆر گەڕاون بە دوای زانستەکانە ئێمەش ئەتوانین بەو گیانەوە سەر لە نوێ بە دوای زانستا بگەڕێن و لە ناو شارستانەتی مرۆڤایەتیە دەستێکی سەر لەنێ دەستمان هەبێت زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگەر جوتیار قارەمان ئەندازیاری شارستانی کە بەڕێزێک وەرجێڕی ئەم کتێبەی کە وەکو لە سەرتاشدا گوتم ناوەندی ڕێنوێن ینی هەستاوە بە بڵاوکردنەوەی بە تیراژی هەڵبە 3000 دانە زۆر سپاس لەسەر کتێبە زۆر سپاسانەکەم هەروەها سپاس بۆ ئەوەش بینەرانی بەڕێزتا لە بەرنامەیەشتر لەگەڵ کتێبێکی تر پێتان دەگەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەست پێرم خواتان لەگەڵ دەستان خۆش